ئەمڕۆ لە قسەیمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەبوونی هاتنەی جەژن و نزیکبوونەوەی جەژن و نزیکبوونەوە ڕۆژەکانی جەژن هەستین بە ئەنجامدانی دابەشکردنی خۆراک بەسەر منداڵانی بێباوک بۆ 250 ماڵ کە لەم خێرخوازەوە کە دابین کرابوو بۆ پێداویستی جەژن کە لەم خێرخوازە دابەشکرا بەسەر منداڵە بێباوکانەیە. دیارێمە لە قسەیمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەمیشە لە هەوڵ ماندووبوونین بۆی بتوانین پێداویستیەکانی بۆ منداڵانی بێباوک پەیدا بکەین بۆ منداڵانی سۆمای چاوەندای سۆمای چاوانیش کە بەشێکە لە قسەیمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەرەوە نەبیانی ئەمڕۆ هەر خۆراک بێکات بێت بۆ ماڵانە ڕۆ منداڵانیشی کەفالەت کراون لەم خێرخوازانەوە جلوبەرگی جەژن دابین کراوە کە ئەبرێن بۆ شوێنی تایبەتی خۆی کە جلوبەرەکانی خوان دابین بکەن بە دڵی خوان منداڵەکان هەڵی بژێرن بێ لەوەی جلوبەرگی گۆشتی دابین کراوە بۆ منداڵان و بۆ ماڵانەی کە مناڵی بێباوکە منداڵانن کە پێویستەکە ئێمە وەکو خەمخۆرانی ناو هەرێمەکەمان ئاگاداریا بین ناو شارەکەمان دەستمان لەگەڵیانە بێ ئاگادارە بین دەستیان بگرین کە ئیشی کە ئیشی حکوومەت ئێمە ڕێکخراوەکان پێڵەسین ئەمە بە هاوکاری خێرخوازان دایرە فەزلی خوای گەورە و هاوکاریکردنی خێرخوازانی شاری سلێمانیە.